زۆر جار دەبینم شەقامەکان کە چۆلن ڕووداوی نەخوازرا و ڕوودەداتن دەگەڕێتەوە سەر ئەو سەرپێچیانێک کە ئەو شوفێرە ئەنجامی دەدات. باشن بەڕێزم چاکە و بوو ئاوا سۆڕایتەوە لەوێ بۆ بە ڕەنگ سایت هاتی بۆ کە زۆر جار شەقامەکان چۆڵە بێ شۆفێرەکان تیژڕەویەکەن تەنها لە ڕۆژانی جەژن لەو سێ ڕۆژەی جەژن 106 حاڵەتی ڕووداوی هاتوچۆ تۆمار کرابوون پێنجیان گیانی دەستدا بوو. ئەو مەرجە تەندروستیە کە خۆپارێزیان ماسک بەکارهێنانە دەبی پەیڕاوی بکەن. کاکە تۆ پابەند نەبووی بە یەکەم ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی ئەمە بۆ ژیانی خۆتانە کاکە. ئەو ڕووداوانەش کە ڕوودەدا لەبەرەوەی بە خێرایەکی زیاد دەحات ڕوودا لە نێوان سوفێرەکاندا وەکو بۆمبێک دەتەقێتەوە لە شەقامەکان. ڕووداوەکانی هاتوچۆ جەنگێکی نەبراوە دەخڵقێنێت ئەو جەنگەش چەندین هۆکاری هەیە کاتێک ڕوودەدات. لە سێ بەشی ئەو ڕووداوانەی ڕوودەدەن مرۆڤ خۆی بە هۆکاری سەرەکی دادەنێت. لاڵقەی ئەم جارە ترافیک باس لەو ڕووداوانە دەکات کە زیانێکی گەورە دروست دەکەن. لە بەدەداچوونی ترافیک ئەو زیانەشێکێک لە هۆکارەکانی چۆڵی شەقام و لێخوڕینی بەلاساریە کە دروستی دەکات. دەپرسین بۆچی لە کاتی کەمی جوڵەی هاتوچۆ چ شەو یان لە ڕۆژدا ڕووداوەکانی هاتوچۆ زیانەکانیان زۆر گەورەتر و مەترسیدارترە. بەتایبەت لە کاتی قەدەغەی هاتوچۆ ئەو ڕووداوانەی ڕوویان دەدا بەهۆی چۆڵی شەقام و کەمی جوڵە زۆر جاریش لە قەدەغەی هاتوچۆ لە کاتی درەنگانی شەو دروست دەبێت. باگوتەی هاتوچۆ بەهۆی کەمی جوڵەی پیادەڕۆ و ئامرازەکانی گواستنەوە و نەبوونی پۆلیس لە بەشێک لە شەقامەکان لەو کاتانەش سەرپێچیەکان لەلایەن بەشێک لە شۆفێران زیاد دەبێت. ئەو سەرپێچیانش کە شۆفێران ئەنجامی دەدەن زۆر مەترسیدارە و یاری بەڕۆحی خۆیان دەکەن. ترافیک بۆ مەبەستا بەڕێوەبەری هاتوچۆی ناوشار ڕۆژهەڵات دەبینێت. زۆر بەیجار زیان بەهۆی ئەو ڕووداوانی کە لە کاتی چۆڵی شەقام و ڕێگاکان دروست دەبێت کارەسات و ڕووداوی دڵتەزێن دروست دەکات و زیانی گیانی جگە لە زیانی مادی بە دوای خۆیدا دەهێنێت. بەپێ ئەو بڕیارانەی کە دەرچوون ئەو ماوەیەی لەسەر کەرەنتینەکردنی هاوڵاتیان لە ماڵەوە زۆربەی شەقامەکان چۆل بوون. ئەو کات هاوڵاتیان ئەوانەی کە سەرپێچی مەنعتەجەولیان دەکرد دەهاتنە شەقامەکان چەندین سەرپێچیان ئەنجام دەدا ڕۆیشتن بە پێچەوانەی شەقام تەجاوزکردن لەسەر یوتێرنەکان و تەجاوزکردن لەسەر چرای سوور زۆربەی کات لە چرای سوور کە لە تیژ لێ دەخۆڕن کارەساتی زۆر ترسناشی لێ دەکەوێتەوە چکە ئەو سیارێ هەر احتیمالی هەردوو سیارێ لێبی هەردووچیان لە چرای سوور دەدەن دەبێتە هۆی کارەساتی گەورە و نەخوازرا و کە ڕوودەداتن دەبێتە هۆی گیان لە دەستدانی ئەو سەرنشینە ئەو شوفێرانی کە لەناو ئۆتۆمبیلەکە دەبن.
بۆ کەمکردنەوەی ئەو زیانە ژیانی و مادیانە پۆلیسی هاتوچۆ لە ڕێگەی مەفرەزەکان و کارمەندان لە شەقامەکان بە دۆداچوون و چاودێری بۆ دۆخە دەکەن کە بەشێک لە شۆفێران هۆکاری و گرفتن. ئەرشیە و پۆلیسانە جگە لە ئاساییکردنەوە و ڕێخستنی شەقام هەڵدەستن بە چاودێریکردنی کوچە و شەقام و ڕێگاکان بۆ هۆشیارکردنەوەی شۆفێران. دەچین بۆ چەند شەقامێکی سەرەکی و دیمەنی چەند سەرپێچێک تۆمار دەکەین. ئەو مانۆڕ و لێخوڕین و هەڵانەی شۆفێران ئەنجامی دەدەن ڕوودا و دەخڵقێن و شەقام دەشێوێنن هاتوچۆ بە دەستدرێژی بۆ سەر شەقام دایدەنێت. بۆ هۆیەوە ڕووداوەکان شەقامەکانیان کردووە بە گۆڕەپانی جەنگێک کە مەترسی ڤایرۆسێکی بڵاوبووی کوشندەش نەبووە هۆکاری وەستانی و جەنگەی ڕووداوەکانی هاتوچۆ دروستی دەکەن. ترافیک چەندین دیمەنی ڕۆیشتن بە لاساری و پێچەوانی شەقام تۆمار دەکات. بە وردیە و سەرپێچیانە لەلایەن ماتۆرسیلەکانی هاتوچۆ چاودێری دەکرێن. زۆر جار دەبینم شەقامەکان کە چۆلن ڕووداوی نەخوازرا و ڕوودەداتن دەگەڕێتەوە سەر ئەو سەرپێچیانێک ئەو شوفێرە ئەنجامی دەدا. لە هەموو کات و ساتەکان ئەگەر هەر شوێنەکە پۆلیسی هاتوچۆ چاوی دیار نەبوو ئەوان هەڵدەستن بە ئەنجامدانی سەرپێچی. زۆریش ڕووداوەکان کە ڕوودەدەن تیژ لێخوڕینە مسابقەکردنە لەو شوێنانە و ڕقم 5 لێدانە ئەمانە هەمووی ئێمە دەبینین ڕۆژانە یان بە شەوانە بە تایبەتی ئەوانە ئەنجامی دەدەن. ترافیک هەموو ئەو کەم تەرخەمی و سەرپێچیانە لە کاتی چۆڵی شەقام و بە هەر هۆکارێک و لە هەر کاتێکدا ئەنجام دەدرێت بە دۆداچوونی بۆ دەکات. چاکن کاکە چاوەکە من بۆ لێرە ڕاوەستاون من مارم لەو بەرێ کوڕەکەم لاو لێری نوێ ئەقی هێشتا ماوێت وانە دیارە لێرە زیاترە لە نیو سەعاتی شەبێ لێرە ڕاوەستاون دەبێت پابندیش بن بە بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ و تەندروستی ئەو ماسک و دەستکێش و ئەمانش ئەبێ لە دەست شوێنەکە شوێنی وەستان نییە ئەنەوەکو سیاری خۆتان پێدا باشە؟ لێرە چەندین سەرپێچی دەمێنرێت کە لە زمانی هاتوچۆ بە دەست درێژی بۆ سەر شەقام وەسف دەکرێت. باشن بەڕێزم چاکە و بوو ئاوا سۆڕایتەوە لەوێ ئەزانم بەڕێزم بەزەوە تا تۆ پابندیش نی بە ڕێنمایەکانەوە ڕاستی ینی بەڕاستی ئێمە کە بڕیارە دەرەچێت دەبێ هەمومان پابندی پێوە. بەڕۆنسای هاتی جەنابەت بەعەکس هاتی وایە؟ ئەزانم خەی ناکەوە تاو تەسویریش کرایە بەس دەبێت جەنابەت پابند بی جەخاستن لەم شەقامانەیە دەبێت پابندی بە ڕێنمایەکانی هاتوچۆ.
کاکە باشی بۆڕ بەعکس هاتی نا براجان ئەوە تاوەتە دووساییدا ئەو جەنابیشت دەبێت دەستکەشت لە دەستا بێت ئەوە تەمامە هەبێت بۆ خۆپاراستی خۆ دەکاتەوە ئاگاداری ئەو ڕێنمایانی ڕۆژانە لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی بێ هەمومان پابەر بێ ڕێچکەرەوە. دواتر دەچینە نێو گەڕێکی هەولێری نوێ کە دەکەوێتە باکووری شاری هەولێر چەند ڕێگایەکی سەرەکی کە بە شەقامی 120 مەتری دەیبەستێتەوە چاودێری دەکەین لەو ڕێگایە دەیان سەرپێچی تۆمار دەکرێت. دواتر ڕایان دەگرن و لێپێچینەوەیان لەگەڵدا دەکەن بەشێک لەو شۆفێرانەی سەرپێچی دەکەن بیان و بۆ هەڵەکان دەهێننەوە بەڵام ئەو بیانوانە لە کاتی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ دڵتەزێن و سوودیان نیە. بۆیە پۆلیسەکان هۆشیاریان دەکەنەوە و سزای پێبژاردنیان بۆ ناکەن تا هەست بە خۆشەویستی و هێزانە بکەن لە خەم و ماندووبوونیان بۆ پاراستی شۆفێران و پیادەڕۆکان. ئیدی چەندین شۆفێر لە کاتی ئەنجامدانی سەرپێچی لەلایەن ئەو پۆلیسانەوە وەستێنران و ئاگاداریان کردنەوە کە ئەو هەڵانە لە زیانی ئەوانە. لە کاتی ئامادەکردنیەوە بەرنامەی ترافیک ئاگادار دەکرینەوە کە ڕووداوێکی سەخت ڕوویداوە لە ڕێگەی کۆنتترۆڵەوە پەیوەندی بە ئەفسەری هاتوچۆ و فەرماندەی ئەو مەفرەزێ دەکرێت کە بچین بۆ شوێنی ڕووداوەکە چونکە لەو شوێنە جەنجاڵی زۆر دروست بۆ و بریندار هەیە. سەیری بۆ ئاگاداری ڕووداوێکی هاتوچۆ لە شەقامی 100 مەتری بەیانبەر نەفەقی پارکی پێشمەرگە لە نێوان دوو ئۆتۆمبیلی زۆری تێتە کڕۆلای کرێ و نیسانی سلڤە ڕوویداوە لە ئەنجامی ڕووداوەکە ئۆتۆمبیلی تێتە کڕۆلای تەکسی وەرگەڕاوە و ئۆتۆمبیلی بەرامبەری خۆڵێداوە دزە شۆفتا. باشە با پەیوەندی بکەی بە شوێنی دیاریکراوە. وەرگیرە سەیدی. ڕووداوەکە پێش هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ بەهۆی تیژڕەوی ڕوودەدات کە چۆڵیە و شەقامە پاڵنەر بووە شۆفێرەکە لە خێرایی دیاریکرا و زیاتر لێخوڕی بکات. جه ماتورەکان دەهات بەڵێ هەر هەم لە ڕۆمبیل و ئینەم ئاگم نەکوونەما هەیناکە خۆی لە قەدەغەی هاتوچۆیە دەبێت هەموو شۆفێرەکان پابەندن بە یاساکانی هاتوچۆ. ئەوە نەتیجەی ئەوەیە کە زۆر جار شەقامەکان چۆڵە بێ شۆفێرەکان تیژڕەویەکەن ئەوەش ئەنجامەکەیەتی بەڕاستی دەرەنجامەکانی ئەوە تا حاڵەتی نەخوازراوی و ناخۆشی لێکەوێتەوە کە بۆتە هۆی برینداربوونی شۆفێرەکە یعنی کە شەقام چۆڵ دەبێت مانای ئەوە نییە کە تۆ بەتەر ینی بە هەوای خۆت شۆفێری بکەیت ئەبێ پابندی بە و یاسا و ڕێسایانی دانراوە ئەو شەقامە چەندە لەونە زیاتر بۆت نییە.
بۆ زانینی ئاماری ڕووداوەکان لەو ڕۆژانی کە جوڵەی هاتوچۆکەم بووە دەچینە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر لێرە گوتەبێژ دەبینین. هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا و لە هەرێمی کوردستان ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆ و ڕاگررتنی تەواوی جموجۆڵی ئۆتۆمبیل لە نێو پارێزگاکان و ناو پارێزگاکان بینیمان لەو ڕۆژانەیەکەوە قەدەغەی هاتوچۆ هەیە لە ناو پارێزگای هەولێر ژمارەی ڕووداوی هاتوچۆ بەراورد بە پێشووتر بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و بەرز بۆ بینیمان هاوڵاتیان وا بیر دەکەنەوە کاتێک کە قەدەغەی هاتوچۆ هەیە و ڕێگاکان چۆڵن خێرایی لێخوڕینیان بەرز دەکەنەوە و ئەمەش دەبێتە کە ئەمەش سەرپێچی هاتوچۆی و دەبێتە زیان لێکەوتن قوربانی گەورەتر و دەمانبینی لەو ڕۆژانەکەەوە پێشوازیمان دەکە لە فریاکەوتنەکان لەو ڕوودا و هاتوچۆیانە دەمانبینی زیان لێکەوتوان قوربانیەکەی زیاترە لەوەی پێشووتر و بۆیە ئێمە تەنها لە ڕۆژانی جەژن لەو سێ ڕۆژەی جەژن 106 حاڵەتی ڕووداوی هاتوچۆ تۆمار کرابوون و لەو 106 پێنجیان گیانی دەستدا بوو کە ئەمەش ڕێژەیەکی بەرزە بەراورد بە پێشترکەوە دەتوانرا ڕێژەی مردن و قوربانی کەم بکرێتەوە بەوەی کەەوە خێرایی لێخوڕین کەمتر بوو و بۆیە هەر ڕێژەی زیان لێکەوتوانیش لەم 106 بۆ نمونە با بڵێن هەیە کەم ئەندام دەبێت یاخود بەشێکی لە ئەندامی جەستەی لەدەست دەدات ئەمەش بەڕاستی کێشەیە بۆ تیمە تەندروستیەکان و پزیشکان و کارمەندانی تەندروستی. کاکە بۆ پابندن بە ڕێنمایەکانی هاتچۆ ئەخە ئایلەی خۆشت بێ کاکە دەبێت بەڵێ دەمامک و ئەوە بێت دەستێشی لە دەسا بێت عەلاکولین ئەم جارە ئیزندەین بە جارێککە ئەوە خۆشتان بەستنەوە. ترافیک تۆماری ڕووداوی هاتوچۆ دەکات کە لە پێش ستافی ترافیک ڕوودەدات. ڕووداوەکەش لە نێوان ماتۆرسکیلێک و ئۆتۆمبیلێک ڕوودەدات کە ماتۆر سوارەکە بریندار دەبێت. شو سەرەوە داوی کە باشە کوردی ئاها بەزەوە سەری کرد ئەبێت دەستێش لە دەستکەیت با پێ بڵێم ئەو ماسک ببەستیت کڵاو لەسەرکەیت باشە ئەگەر عزیێت گەشتەوە با ببەن خەسخانە ئادێ بزانم ئەو ماسکش بە جوانی باشە ئەو بیکە بەسەرە دەستێشی بەرێ دەستێشەکانیشی بەرێ تاقیمیگە تاقیم بەزی ئێستا دەچیتە سەیدەلێک باشە لەوێ بەشکم عیلاجێکە بۆ بکەن وزی دەرمانوشتی لێیەن باشە دیتۆڵی لێن لە ماڵیشەوە بە پارچەیەک ئەوە باشە باندیجە بیبەسە. ترافیک بەردەوامە لە بەدەداچوون و ڕێگاکان دەکرێنەوە قەدەغەی هاتوچۆ هەڵدەگیرێت و خەڵک ڕوو لە دەرەوە دەکەن. حکومەت لە ڕێگەی پارێزگا و یەکەی جاریەکان چەندین مەرجی تەندروستی داناوە تا لە کۆرۆنا ڤایرۆس پارێزراو بین. سەرپێچیانی کە کراوە ئەوە بەتەکیت ئەو هاوڵاتیانە و شۆفێرێکە سەرپێچەکە ئەنجام دەدا هەم خۆی تووشی زەرەر دەبی هەم بەرامبەری خۆشی تووشی زەرەر دەکە هەمیش لە ڕووی یاساییەوەکەوە سزا دەدرێتن لە ڕێگای بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆی هەولێر ئەمش هەم بە دەست بە سەرداگرتنی ئۆتۆمبیلەکەی هەمیش بە پێشباردن و غەرامەکردنی بێگومان پاڵپشتی بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر دەکرێت بۆ گرتنەبەری ئەو ڕێکارانە لە هەمان کاتیشدا دەستگایەکان تری ئەمنیش وەکو پۆلیس پۆلیسنی نێشتنی تاوان و ئاسایشش هاوکارن بۆ کاتانی کە حالەتێک دروست دەبێتن ئەوانش هاوکارن هەمویان بەیەکەوە بە یەکتیم بۆ ئەوەی ئەو ڕووداوە نەخوازراوە کە ڕوودەدا چارەسەری بکەن و خاون مافەکە بگاتە مافی خۆی. ئێمە بەپێی بەیانی ژمارە 37 وەزارەتی ناوخۆ کە زۆر بەڕوونی ئاماژەی پێکراوە بە کەوا هەر شۆفێرێک دەبێت ڕێنمایی تەندروستی جێبەجێکە لە هەم خۆی هەمیش سەرنشینەکان لە هێڵە گشتی ئەم چ تاکسی بیت مینی پاس بیت پاسەکان بێ لە گەڕک و نەناو شار بێ یانش هێڵەکانی گواستنەوەی نێوان شارەکان و قەزا و ناحیەکان بێ کەواتە هەر شۆفێرێک دەبێ ماسک بەکاربێنی مەرجی شە لەسەر شۆفێر دەبێ سەرنشینەکانش بە هەمان شێوە ماسک بەکاربێنن و شۆفێر ناکرێت هیچ سەرنشینێک
لەگەر سیارەکەی خۆی سوارکە ئەگەر پابند نەبن بە بەکارهێنانی ماسک و یاخود دەستشێش. کاکە تۆ پابند نەبووی بە یەکەم ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی نەخۆت بەستۆتەوە بەڕاستی ڕێنمایەکانی هاتچۆت هیچی جێبەجێ نەکردووە تەلەفۆنت پێیە جازر سەنەکەتمان بەرێ زەحمەنە ماڵەتی شۆفێری کە تۆ شۆفێریت کرد دەبێ پابندی بە یاساکانی هاتوچۆ تۆ مۆبایلیشت بەکارهێناوە بەڕاستی ساڵانەکەشی بەسەر چۆ مۆڵەتی شۆفێریت بەسەر چۆ کە شۆفێری دەکەیت ئەو سەرنشینەکانیش دەبێ هەمووی ماسک و دەستەوانیان بەکاربێنن چونکە ئەمە بۆ ژیانی خۆتانە کاکە بۆ خۆپاراستنە لە ڤایرۆسی کۆرۆنا ئەبێ هەمووشمان ڕێنمایەکان جێبەجێکەین بەڕاستی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەوە ماسکێک باشە دەی بەستی عادیبی بەسەربی کەرە و بیشی بەست ڕۆژ دەڕوات و شەو دێت. پۆلیسیش بەردەوامە لە چاودێری دۆخی هاتوچۆ و هۆشیارکردنەوەی شۆفێران. ئەگەرچی قوربانیانی ڕووداوی هاتوچۆ گەورەترین هەڕەشەیە لەسەر مرۆڤایەتی کام ڕێزەکانی گواستنەوە دروستی دەکەن. هاوکاتەوە ڤایرۆسەش بە جۆرێکی تر هەڕەشەیە بۆ سەر مرۆڤایەتی کە دیسان ئامڕازەکانی گواستنەوە هۆکارێکن. بۆ خۆپاراستنی خۆتە ئەمە با پێ بڵێم قازانجی خۆتی تایە ئێمە بڵێن وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ چەند ڕێنمایی دەرەکەن لە بەرژەوەندی گشتیە لە بەرژەوەندی هاوڵاتیانە بەڕاستی ئەگەر هەمومان پابن شتێکی باشە خاستن ئێوە ینی ژیانی خۆشتان و ئەوانی کە لەگەڵتانە ئێوە لێپرسیاون لە ژیانی ئەوانیش. ئەو هۆکار و مەترسیاوایی کردووە لە دوای هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ سەرجەم شۆفێران بەتایبەت شۆفێرانی هێڵی گواستنەوەی گشتی دەبێت ماسک و دەستکێش بپۆشن تا ئەو قوربانیانی هاتوچۆ دروستی دەکەن کەمی بکەنەوە. زۆر مەمنون گۆ نەکرد بەهاناماواتینە لەبەرەوە ئێستا سبێنێ چند نەفەری بار دەکەم ناتوانم ئەو چند نەفەری بە 3000 بە 2000 بار دەکەم هەرێکی کەمامەکی بدەمێت لەو بڕیارە ئەمە مەمنونی ئەو قرارەینە لۆ خۆمان لۆ سایق تەکسەکە خاستن لەبەرەوەی نەکەرکڕۆنە ئەنواع نەخۆشیەکە هەیە یعنی پیا و پارێز خۆی بکات زۆر باشە لەبەرەوەی کارمەند و ئاسایش و پێشمەرگە لۆماندی بیتین بەراش و حالات بەگەر لۆ نەتبەستێ و لۆ بتبەستی دەبەستم قابل چییە؟ ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ ڕۆژانە ئەفسەران و کارمەندان بە شێوەیەکی ڕێکوپێک ئەرکەکانی خۆمان جێبەجێەکەین و ڕێمایی ئەو شۆفێرە بە ڕێزانەکەین کە بە شێوەیەکی ڕێک شۆفێری بکەن لە شەقامەکانەکە لەو کاتانشدا کە بەڕاستی شەقامەکان زۆر چۆڵن زۆربەی شۆفێران تیژڕەویەکەن بەڕاستی چەند ڕووداوێکی هاتوچۆی نەخوازیارمان هەبووە کە بۆتە هۆی لەدەستدانی کەسانێک بۆ برینداربوونی کەسانێک وە زەرگەیانن بە مەڵکوماڵی گشتی. زۆربەی سەرپێچەکان کە ئێمە ئەیبینین تەمەشاکەی ئەو شەقامە دوو ڕێڕەوە چوون و هاتن تەمەشاکەین بەعکس شۆفێریە کات اینجا زۆر جار ئێمە ڕایان دەگرین ئەڵێن کاکە بۆ تۆ بەعکس هاتوو یا بۆ ئەوە ئەڵێ ینی حجێکی وا زەعیفێنێتەوە کە بەڕاستی شۆفێرێکی پێگەیشت و نابێت ئەو کردارانە بکات بۆیە داوایان لێکەین کە پابند بن. زۆر جارە سەرپێچیانێک کە ڕوودا لە زۆربەی حاڵەتانێک کە لە درنگانی شەویان لە کاتی قەدەغەی هاتوچۆدا زۆربەی کات شوفێرەکان زیاتر تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن بەوەی کەوەی کە جوولەی شەقام لەو کاتەدا کەمە لە بۆ نمونە درنگانی شەویان لە کاتی قەدەغەی هاتوچۆدا یانەوە تا ئیستیغلالی وەزع دەکەن کە شەقامەکان چۆ لە پێچەوانەی ئاراستەی شەقام دەڕۆن یانەوەتە لە ناکاو بە مۆبایل مەشغول دەبن یان هەر حالەتێشتیبی لە شەقامەکاندا زۆربەی کات لەو کاتەنەدا ڕووداوی هاتوچۆ دروست دەبی بۆ ئێمە داوایان لێ دەکەین کە پابەت بە زیاتر بە ڕێنمایەکانی هاتوچۆ لە بۆ پاراستنی خۆیان و سەر و ماڵی خۆیان.
ئەو ڕووداوانەش کە ڕوودەدا لەبەرەوەی بە خێرایەکی زیاد لە حەد ڕوودا لە نێوان شوفێرەکاندا وەکو بۆمبێک دەتەقێتەوە لە شەقامەکاندا چکە شوفێرەکان زیاتر لەو خێرایە دەڕۆن و ئیستیغلالی شەقامەکان دەکەن کە شەقام چۆ لە زیانی گەورەشی بەدوودادێ لە بۆ نمونە کەمەندامبوونیان خوانە خواستە زیانی گیانی بەدوودادێ زۆر جاروەیە کە شوفێر لەو کاتەدا و سەرپێچیانە ئەنجام دەدا لە بۆ نمونە لە درنگانی شەو لە چرای سوور دەدا ئێمە لەو کاتدا کە شوفێرەکان ڕادەگرین زۆربەی کات شوفێرەکان پێشیان ناخۆشەکە ئیزراعەتیان لەگەر دەکەین نازانن کە لە بۆ سەلامەتی خۆیانە لە بۆ سەلامەتی خۆیان و پاراستی سەر و گیان و ماڵی هاوڕێیان. بە پێی ئاماری گشتی هاتوچۆی هەرێم لە ماوەی یەک مانگ قەدەغەی هاتوچۆ لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان ئامارەکان بەم شێوەیە بوون. دەست بە سەرداگرتنی زیاتر لە 1000 ئۆتۆمبیل بەهۆی ئەنجامدانی سەرپێچی، هەروەها 293 ماتۆرسیل دەستیان بەسەردا گیراوە. زیاتر لە 36,000 سەرپێچی تۆمارکراون. لەو ماوەیەدا نزیکەی 70 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە کە لەو ڕووداوانە 14 کەس گیانیان لەدەستداوە و 68 کەسیش بریندار بوون. با پێی و ئامارانەی تەندروستی هەولێر تەنها لە ماوەی 3 ڕۆژی جەژنی ڕەمەزان کە قەدەغەی هاتوچۆ بووە 106 ڕوودا و ڕۆیان داوە. لەو ژمارەیەش 5 کەس گیانیان لەدەستداوە و دەیانی تر بریندار بوون.